خانەوادەی کۆچبەرانی ئەفغانی ئەمریکایی لە کالیفۆرنیا باس لە دەربازبوونیان دەکات. بێزاری دەربڕینی جۆتێرانی پێنجوین بەرامبەر بە بەرامی هاوردە و قاچاغ. پامۆکاڵا شوێنێکی دڕەفین بۆ گەشتیاران لە تورکیا. تەماشاچی لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنتن دیسیەوە خۆشهاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن هەینی سێ مانگی نوە ساڵە 2021 من جانی دیلان درود دەگەرم کارمەندەی لە بەشە کوردی دەنگە ئەمریکا پێشکەشتان کەم ئومیدەوارم دەمێکی خۆش وەلمان بوونە سەر. سلااو و ڕێزێ من ساڵە هەدەمی جەرجی بۆ بینەرن هێجا ئەم ئەمریکای دەست پێ دەکەن. هن ئەفغانیین ئەمریکی کۆ لە ئەفغانستانی ئاسێ مابوون پشتی کۆ ئەمریکا هێزن خۆیژوی وڵاتی وەکشاندن و داویە ژوەر هاتن دەرخستن بەحسا دەرکەتنا خۆش ئەفغانستانی دکن. 8 مالبات ژێ کەلیفۆرنیا کۆ لەوەر ئاسێ مابوون پرانیاوان بە ئالیکاریە یەکیتیە دەبستانین ناوچەیە کاهۆن ڤالی و کۆنگرسمانی کۆماری دەڕێل ئیسا دەرکەتە بوون. باژارێ ئەلکاهۆن هەژمارێکە مەزن یا پەنابەران لێ دمینە ئەو مالبات هاوینی لەسەر بەرپرسیاریە خوای چوبوون ئەفغانستانی ji بۆ سەردانا کە سوناسین خوا و نەبەشەک بوون ji گەشتەکە ئۆرگانیزەکردی. لەگەڵ کشانەوەی سەربازانی ئەمریکایی لە ئەفغانستان و کابۆڵ لە ژێر کۆنتڕۆڵی تالیبانەکاندایە سەدان ڕۆژەمەنووس کە زۆربەیان ژنن بە دوای پەناهگایەکدان. نزیکەی مانگێک پێشستا ستۆرای کەریمی و هاوسەرەکەی لە بەرەکانی پێشەوەی شاری هەرات راپۆرتیان دەدا بەڵام ئەمڕۆ لە پاکستان خۆیان حەشارداوە و لە تالیبان هەڵاتوون. سخنگوی طالبان میگه که ما به خبرنگارا وتەبێژی تالیبان دەڵێت ئێمە هیچ کێشەیەکمان لەگەڵ ڕۆژنامەنووساندا نیە بەڵام دەبینین ئەوان ماڵ بە ماڵ بە شوێن ڕۆژنامەوانان دەگەڕێن وەک دەزانن شوێنی زیاتر لە 200 ڕۆژنامەنووس و چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی نەزانراوە ئەمە دەری دەخات کە ڕۆژنامەنووسان سەلامەت نین و لەوەش گرنگتر ئەوەیە کە ڕێگە بە ڕۆژنامەنووسانی ژن نادرێت لە میدیاکاندا کار بکەن. ڕێکخراوە جیهانیەکانی ڕاگەیاندن دەڵێن گەیشتنی هاوکار ئەفغانیەکانیان بۆ جێگایەکی پارێزرا و کارێکی قورسە. بێگومان ئەمە لە سەردەمێکدایە کە ئێمە هاوکاریە بەپەلەکان پێشکەش دەکەین ئەمە گەورەترین ئاڵۆسترین و خورسترین ئۆپراسیۆنە بۆ هەوڵدان بۆ پشتگیریکردنی ئەو ڕۆژنامەنووسانەی کە ژیانیان لە مەترسیدایە و یەکەم جاریشە ئێمە لە شتێکی لەم شێوەیە تێوەگلاوین. تەنانەت ئەوانش کە توانیویانە هەڵبێن دەڵێن هێشتا ژیانیان لە مەترسیدایە. ئێمە لە پاکستانین بەڵام ئارامیمان نییە و لە دۆخێکی دەرونی باشدانین و هێشتا زۆر نیگەرانین. لە کاتێکدا کە ڕۆژنامەنووسان هەڵدەدەن ڕێگەیەکی پارێزراو بدۆزنەوە بۆ دەربازبوون لە ئەفغانستان یان لە شوێنێکی سەلامەتدا خۆیان بشارنەوە زۆر کەسیش ترسی ئەوەیان هەیە چیتر دەست ڕانەگا بە زانیاریەکان لە سەرانسەریە وڵاتەدا. ئەمە بەڕاستی دۆخێکی زۆر ناخۆشە ئەگەر ڕۆژنامەنووسان ئەفغانستان بەجێ بهێڵن ئەوە کەس ئاگای لە ڕووداوەکانی ناوخۆ نامێنێت و ئەگەریش جێی نەهێڵن لەوانەیە زیندوو نەمێنن بۆ ئەوەی راپۆرتەکانیان ئەنجام بدەن. لەگەڵ ڕۆیشتنی هێزەکانی ئەمریکا و ناتۆ نیگەرانیەکان ڕوودەکەنە و کەسانەی لەو وڵاتە بەجێماون. چۆن دەتوانین دڵنیابین لە سەلامەتی خۆمان هیچ ڕێکخراوێک بۆ پشتیوانی نییە ئێمە لە شارێکداین کە ئێستا لەلایەن ئەو هێزانی کە ساڵانێکە لە چیاکاندا شەڕ دەکەن کۆنتڕۆڵ دەکرێت ئەوانە چۆن دەتوانن بیر لە سەلامەتی ئێمە بکەنەوە تەنها کوشتن و خوێنیان بینیوە. Di sala 2002 da peyamnerê dengê Amerîka Ken Farabo ku wê demê peyamnerê tora hêzên Amerîka bû serdana Efganistanê kir di qonaxên seretayiyên 20 salên hebûna Amerîka li Efganistanê da di demekê de ku Amerîka ji wî welatî vekşiya Farabo mijara vekşîna Amerîka û erka wan li gel kesên ku wê demê naskirînî şopand û ji nav wan kesan efserekî bi navê Brian Cole. چەند مەهین لەشکرین ئەمریکی لە ئەفغانستانی بووبوون دەما پەیامنێری وێ دەمەیە تۆڕا هێزن ئەمریکی کێن فەرە بۆ گەیشتە بنگەها عزمانیە باگرام دە گولانا 2002دا.
از افسر برایان کولم د کتیبه کاروبار سیویل یا ارتش امریکا دا براین کول د نوڤکرنا دبستانekê da ku Talîbanê berî destêwerdana Amerîka girtibû kelûpel belav dikirin dema kên ew nas kir li gundê Karabağ Bazar ku ji mayînan hatibû paqijkirin. ez tiştê ku em dikin wek dirêjiya siyaseta me ya derve dibînim. Di warê vegera xelkê ji Pakistanê û Îranê da û eger em dixwazin xelek vegere pêwîst e em alîkariya wan bikin. Di heman rojê de kol xwarin gihand gundekî din ew hemî beşek bû ji stratejiya leşkerên Amerîka ji bo qezencikirina dil û mejiyên Efxaniyan. Em bi gihandina xwarin û kelûpelên dibistanê dixwazin bo şahiya heyî tijî bikin heta ku rexistiyên nehukûmî tên û vê erkê ji me werdigirin. Piştî 19 salan ji hevdîtina kên û kol li Efxanistanê kên nas kir ku kol vegeriyaya Amerîka û wan careke din li wilayeta Kentucky hevdît. Ez niha navberdarê parkekî me. Ez pir ji ber mayên xwarinê ditirsim. Ji ber ku wan teqemenî dikirin qotiyên xwarinê. Yan jî zibilgoyên serê rêyan ji nişkê ve dibûn mayîn. Tevî metirsiyê kol hestê kir ku armanca wan diyar bû. Erka me alîkarî bû bo du tiştan. Wergirtina piştgirî û pejirandina hebûna hêzên me li wir û wêneya mezintir jî ew bû ku qezencikirina piştgiriya ji bo hikûmeta Efxanî ya ku nû hatibû damezrandin. Kol bawer dike ku wêneya mezin win de bû dema Amerîka di 2002 de ket Iraqê. Me dikarîbû tenê hewleka serekî bida. Me du hewldan û bawerim bi wê yekê me çavên xwe ji ser armanca xwe zivrandin. Şerê Efxanistanê ziyaneke kesayetî gihande kol. Keça wî yekmehî bû dema ew çû û nebûna wî li Kentucky zor bû ji bo malbata wî. Jina min çoyîna min qet qebûl nekir. Me qet çareserî nedît û dawiyê me hev berda. Kol dibêje wî qurbanî dan ji bo avakirina Efxanistaneke baştir lê ev erk qet pêk nehat. Me karîbû rê li êrişên wek 11 Îlûnê bigirin. Bawerim ew dê bibana eger em neçûbana wir. Kampên rahînanê dê bêhtir geş bibana. Loma ew hesteke ku pêwîst bû Amerîka li wir bimîne. Wek hêzên Amerîka ku ji dema şerê cîhaniyê duyem ve hîn li Almanya û Japonê ne. Ji dema ku ji artêşê xanişîn bûye ve kol dibêje ew di xizmeta xwe ya li Efxanistanê de hest bi hin mixabiniyan dike. Yek ji wan ji destana pêwendiyê bi wergirê wî yê zimên yê Efxanî re ku tanha nizane çarenûsa wî çi ye. Hêsir dikevin çavê kol û dibêje dê gelekî baş be eger wergirê wî bihata Amerîka. ئەمریکا لە درێژایی ساڵاندا بەبێ هیچ هاوپەیمانیەک نەچۆتە هیچ شەڕێکەوە و لە زۆریە و شەڕانەدا بە زیانێکی زۆری گیانی و دارایی لەسەر ئەمریکا و هاوپەیمانەکانی کەوتووە. ئاخۆمانەوەی ئەمریکا بوو ماوەی 20 ساڵ لە ئەفغانستان و پاشانکشانەوەی چ خوێندنەوەیەکی بۆ دەکرێ. بۆ تێشخستنە سەر ئەم بابەتە هاتمە منبەرین و سەر و لێکۆڵەر ڕاستەوخۆ لە ڕێگای سکایپەوە لە ستۆکهۆڵم لەگەڵماندایە. کاگاتم خۆشاتەوە بەڕامی کورد کۆنەکشن چوون و دەرچوون لە ئەفغانستان. ئایا تاقیکردنەوەیەکی سەرکەوتوانە بوو بۆ ئەمریکا و هاوپەیمانانی و ئایا ئامانجەکانی پێکا؟ ئێستا و ڕێز کاک جانی بۆ ئێوە و بۆ بینەران و بیسرانی ئەم پرۆگرامە لە ڕاستیدا ئامانجی چوونی ئەمریکا ڕاگەیەندراوەکەی ئەو کاتی بۆ دەرپەڕاندن و تێکشکاندنی ئەلقاعیدە بوو کە بە دوای هێرشکردنە سەر ناوەندی بازرگانی لە نیویۆرک و لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەشی ئەم کارەی چوونی ئەمریکا لە ماوەیەکی کووردا پێک هات. کوان تێدا نیە لە بنچوونی ئەلقاعیدە وەکو بنکەیەکی سابت لە ئەفغانستان و دەوڵەتی پشتیوانی ئەوان کە تاڵیبانەکان بێ دەستکەوتێکی گەورەی ئەو هێرشانەی ئەو کاتی ئەمریکا بوو و ئەگەر ئەو کات ئەمریکا پاژەوە گەڕابایەوە ئامانجەکانی خۆی پێکا بوون. بەڵام درێژ ماوەمانەوە و ئەویش بۆ ماوەی 20 ساڵ و خەرجکردنی ملیاردها دۆلار و پێکەوەنانی کۆمەڵێک بنکە و بنەمای کۆمەلگەیەکی مەدەنی و پێشکەوتوتر لەوەی کە
لە ئەفغانستانی ئەو دەمدا هەبوو تر ئامانجەکەی خستە کاناڵێکی دیکەوە ئەویش دروستکردنی هەم دەوڵەتێکی هاوپەیمانی ڕۆژئاوا و ئەمریکا بەتایبەتی هەم دەوڵەتێک کە بەرپرس و لە بەرامبەر وەزعەتی کۆمەلگای ئەفغانستاندا شیاوی دیفاع لێکردن بێت بە پێ پێوەرەکانی ئوروپا. بە بڕوای من بەشی دووەمی ئەم ئامانجانە نەک هەر نەگەیشتنە ئامانجی خۆیان بەڵکو بە شێوەیەکی زۆر بەس کاکاتم خەڵکی ئەفغانستان و جیهان بەگشتی چۆن تێگەیشت بوون مەبەستی ئەمریکا لە وڵاتەدا بە چ مەبەستیکەوە بوون؟ خەڵکی ئەفغانستانی یەک دەست نییە بەشێک لە خەڵکی ئەفغانستان ئەو کەسانن کە لەگەڵ تالبان بیریان هەیە کە ئەمریکایان وەکو داگیرکەرێک دەبینی، بەڵام بە بڕوای من بەشێکی زۆری خەڵکی ئەفغانستان و لەوانە 50% ئەو کۆمەلگایە کە ژنان بن هاتنی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوایان بۆ خۆیان بە قازانج دەزانی سەرڕای هەر ڕوانگەیە کە بۆ ئەمریکا و ڕۆژاوایان هەبوو بێ، بەڵام ئەوان توانیان سانسۆر لاببن، توانیان ژنان ملیۆنها ژن و کچ بچنە خوێندن و دەرس بخوێنن تا ئاستی زانکۆ بتوانن درێژە بە خوێندن بدەن بچنە سەرکار و وەکو مرۆڤێک حسابیان بۆ بکرێت بە هەموو کەموکۆڕیەکانی ئەو ڕژیم و سیستمەوە کە ئەو کات هەبوو. پاشەکشەی ئەمریکا هەموو ئەو خەونانەی کوچەڵ کردەوە و ئەوانی بردەوە ناو تاریکستانێک کە 20 ساڵ بەر لە ئیستا بەسەریاندا حاکم بوو، ئیستا ئەو تاریکستانە بەداخەوە گەڕاوەتەوە بۆ ئەفغانستان. کاگاتم ئەمریکا باس لە هێنانە دەرەوەی چەند سەد ئەفغانی دەکات. ئایا کێشەی ئەفغانستان بگرە عێراق، سووریا و کوردستان کێشەیەکی سیاسیە کە دەبی چارەسەر بکرێت و یاخود کێشەی مرۆڤایەتیانە و پەنابەریە و دابینکردنی دەوار و خواردنە؟ بە بڕوای منەوەی بەشی دووهەمی قوربانی ئەوەی یەکەمیانە، یعنی لە وڵاتاندا کێشەیەکی سیاسی هەیە لە هەموو ئەو وڵاتانە بۆ نمونەی سێمەک باسی ئەفغانستان بکەین، نائەمنیەکەیە کێشەیەکەیە دەسەڵاتێکی سەرکوتکەر هەیە یا هەبووە پێشتر و ئەمە لێکەوتەکانی ئەبنە پەنابەری ئەبنا بێ ئیمکاناتی ئەبنا ئەوەی کە ناوەندەکانی یارمەتیدەر ئەبێ بچن بە پیری هەم خەڵکی برسی لێ خۆماوە هەم پەنابەرانەوە. بەڵام لە بنەڕەتدا کێشە سەرەکیەکە ئەوەیە کە لە وڵاتاندا سیستمێکی نائەمن هەیە، سیستمێکی نادیموکراتیک هەیە، سیستمێکی سەرکوتکەر هەیە. واگەر ئێمە لە ڕوانگەی هێز و جێگە و توانای ئەمریکا لە سیاسەتی جیهانیدا بڕوانین، ئەمریکا توانیوێتی لەم پرۆسەی 100 ساڵی ڕابردوودا 80 ساڵی ڕابردوودا گەلێک کاری وێرانکار لە هێندێک شوێن، گەلێک کاری بە نرخ و باشیش لە هێندێک شوێنی دنیادا بکە. ئەوەی کە ئێستا ئێمە لە ژاپۆندا هەمانە وەکو وڵاتێکی جگەلەوەی کە مەدەنی زۆر مدرن و پێشکەوتوو بەرهەمی بوونی ئەمریکای لە وڵاتە بۆ نمونە کوریای باشوور، ئەڵمان بەشێک لە وڵاتانی ئەوروپای ڕۆژاوە لە هێندێک جێکەشدا بەداخەوە وەکو کارەساتەوە بوو. کاکاتم بەسکشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان بێجگە لە تاڵەبانەکان کێوە یاخۆ چ وڵاتێک دەتوانین سوود لەو بارودۆخە وەربگرێت؟ تاڵەبان بن بەشێکە لە بزوتنەوەی ئیسلامی سیاسی ئێوە تاڵەبان نوعێکێتی کە هەم تاقی کراوەتەوە دۆرانێک لەسەر دەسەڵات بووە، دۆرانێک توانیوێتی خۆی نیشان بدا کە ئەوان پێناسەی دەوڵەتیان چییە، پێناسەیان بۆ خەڵک و بۆ ماف و بۆ هەموو ئەوشتانە چییە. هەموو ئەو دەوڵەتانەی کە بە جۆرێک ئەچنە ئەو کاناڵانەوە بەتایبەتی دەوڵەتی کۆماری ئیسلامی بەشێک لە منتالیتەی دەوڵەتی پاکستان و دەوڵەتی تورکیا لەم قۆناغەدا قازانج دەکەن لەوەی کە بەتایبەتی ئێران 100,000 سەربازی ئەمریکایی لە سنوورەکەی خۆیدا دوورکەوتونەتەوە، شکستێکی گەورە بەسەر پرۆژەیەکدا کە ناوی دروستکردنی دەوڵەتی دموکراتیک بوو لە ئەفغانستاندا شکستی خواردەوە لە قازانجی سیستمی سەرکوتکەری کۆماری ئیسلامیە و بێگومان کەسانی وەکو ئەردوغانیش قازانج دەکەن لەو وەزعەدا. بەس وڵاتانی بندەست لە جیهان ئەوانەی بە دوای ئازادی و دیموکراسیدان لەمە دووە چۆن دەڕوان لە ئەمریکا؟ ئایا وەکو هەمان وڵات کە لە پێناوی ئازادی و دیموکراسیدا تێدەکۆشیێت و یاخۆت بە شێوەیەکی تر بیری دەکەنەوە؟ ئەوەی بۆ بەشی ناوچەی ئێمە ئەگەڕێتەوە بە بڕۆی من یەکەم لەتمە لە ئەعتباری ئەمریکا وەکو وڵاتێک کە پەیمانی لە پەیوەندی لەگەڵ دۆستەکانیدا نەشکاند بوو لە یەکەم هەنگاوی ترامپدا لە سەردەمی ڕۆژاوای کوردستان و مەیداندان بۆەوەی کە دەوڵەتی تورکیا بەشێک لە ڕۆژاوای کوردستان داگیرکە لەتمەیەکی گەورەی خوارد و ئەمەی ئەفغانستان لەتمەی دووهەم و ڕەنگە زۆر زۆر گەورەتر لەوە بێت کە ئەوانەی کە وەک دۆست چاو لە ئەمریکا دەکەن وەک دۆست ڕۆژئاوا و بەتایبەتی ئەو پرەنسیبانەی کە بۆ ڕۆژاوا گرنگندەکان بەداخەوە هاتمە منبەری لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیارین زۆر زۆر سپاس. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا.
دەسەڵاتدارên نیوزیلندا گوتوان کەسێکی تندرە و گۆلەباران کرد و کوشت پشتی ئەو دەرباسی فرۆشگەهێکی بوو و 6 کەس بریندارکردن. سەرۆکوەزیر جەسیندا ئاردرن ڕوودان وەکو عێریشێکە تەروریست ئانی زمان وی گوت مێرێ عێریشکەر ji سریلانکایە و کەتبوو بن باندۆرا گروپا دەولەتا ئیسلامی ئەو ji aliyê ajansên ewlekariyê ve naskirî bû û her demijmêrekê dibin çavdêriya wan de bû. Li gor yasayê Serokvezîr dibêje nedibû ku ew her di zîndanê de bimîne. Serokvezîr Ardern got birînên sê kesên ku di êrişê de birîn bûyî giran in. سووریا دەڵێت موشکەکانی ئیسرائیلی خستوەتە خوارەوە لە کاتی نزیکبوونەوەیان لە دمەشق لە ڕۆژهێنی دەشڵێت ڕۆبەڕووی پەلامارێکی دوژمنانە بوونەتەوە لەلایەن ڕکابەرە دیرینەکەی لەگەڵ بەرگری ئاسمانی خۆیدا. ئاژانسی پەیامەنووچەی دەوڵەتی سانا دەڵێت سووریا زۆربەی موشکەکانی خستوەتە خوارەوە کە لە باشووری ڕۆژهەڵاتی دراوسێی لوبنانەوە هاوژرا بوون و ئامانجیان ناوچەکانی نزیک بە دمەشق بووە لەلایەن ئیسرائیلەوە هیچ لێدوانێک نەبووە کە بەدەگمەن لەبارەی کردارە لەشکریەکانیەوە قسە دەکات. جوتکارên navçeya pêncûyên li Herêma Kurdistana Iraqê nirxê erzaniyê berhemên xwe û derbazkirina berhemên qaçax di xalên Sinûra protesto dikin. Ew dibêjin bi ser erzanbûna berhemên wan ji ber hişkbûna îsal حکومت جی برسوا داخوازن واناده. پامنێرê me li Helepçe zanyariyên bêhtir hene. کاتی پێگەیشتنی بەرهەمی ناوخۆیی جوتیارانی پێنجوێنە. جوتیاران ڕێگەی مەرزی نێودەوڵەتی باشماخیان داخستووە. ئەوان دەڵێن ساڵانە 3 مانگ بەرهەممان هەیە، بەڵام بۆ هۆی هاوردەکردنی بەرهەمەوە بە شێوەی قاچاق وای کردووە جوتیاران زیانێکی زۆر بکەن. تەماتەی پێنجوێن لە 1 پێگاتا دەیدە و 20 لەم کاتە پێنجوێن ئەتوانێت داهاتی ناوخۆ پڕ بکاتەوە بگرە بە زیادیشۆ. بەس ئیسەکانە لە مەرزی پەروێزخانەوە لە مەرزەکانی عێراقەوە لە مەرزەکانی باشماخ و لە مەرزی باشماخ و حاجی هۆمەران لە هەر هەمویانۆ ئەچن تەماتە دێنن تەماتەکانی ئێمە بازارمان نییە. ئایا بێرۆ من تەماتەم هەیە تەماتەی من بە پیکا بێت تەماتە ساخە بێتەوە ئێمە شەو ڕۆژ لەم دەشتین نەوارێت تەماتەی ئەم ساڵمان پارەکە ملیۆنێکی تێچوو بێ ئەم ساڵ 2 ملیۆن و 3 ملیۆن دیناریشی تێچێت. بەرزبوونەوەی نرخی دۆلار و وشکە ساڵی بەشێکی دیکە بوون لەو زیانانەی کە بەر ئەوان کەوتوون. ئەوان دەڵێن نرخی دەرمان و کەرەستانی کە پێویستیان بووە دوو هێندە بەرز بووەتەوە. بەدی دۆلار زۆر وەسعی فەلاحی گران کرد ئیمساڵ چونکە دەرمان ئیمساڵ ئەگەر بە 20 دلار بێ بۆ بە 40 دلار. بۆ نمونە حەت لە توی تەماتۆ لە توی کوولەکە و لە توی هەموو شتێک و لە کێڵان لە هەموو شتێک لە بوارەکانی تەماتە هەمووی کێشەی بۆ فەلاح ناوت و دووقات بەرزۆ بووە چونکە شتەکە بۆ بە دۆلار بەرزۆ بووە. جا لەبەرەوە ئێستا کشتتوکاڵ کە پێنجێن زەرەعاتەکەی پێگەشتووە تازە ئیمڕۆ بەیانی لە هەشتای زەرەعات پێگەشتووە لە مەرزەکان و تەماتە بە قاچاقێ بەگو مەرگێ بە هەموو شێوازەکان هێت. بامانجی بەدەمەوە هاتنیان ڕێگەی مەرزی نێودەوڵەتی باشماخیان لە کاژمێرنەوەی سەر لە بەیانیەوە تاوەکو درەنگانێکی ئێوارە داخست لەگەڵ ئەوەی قایمقامی قەزاکە سەردانی کردن بەڵام ڕێگەکەیان نەکردەوە. ئەگەرچی قایمقامیش پشتیوانی لە داواکاریەکانیان کرد بەڵام ئامادە نەبوو هیچ لێدوانێکی ڕۆژهەموانی لەسەر گرفتەکانیان بدات. 2 ساڵیژە ئێمە هەمان کێشەمانەیە لەسەر کشتتوکاڵ و لەسەر بەربوومەکانی خۆمان. من لێرە داواکەم لە وەزیری کشتتوکاڵ هەمانگیەکمان بۆ بکات لەگەڵ وەزیری کشتتوکاڵی عێراقا کە تەنسیقی دروستکەن ساڵانێمە تووشی ئەم کێشە نەبین و دووبارە داوامان وایە لە پەرلەمانکارەکانمان لە عێراق بۆچی خەوتون هەڵسن ئیمڕۆ هەل لە ئیمڕۆ هەڵسن کۆنفرانسێ ئەنجام بدەن لەگەڵ وەزیری کشتتوکاڵی عێراقا مەعاناتی ئێمە بگەێنن بەڕاستی ینی ئێمە کەرتێکی زۆر پشتگوێخراوین کەرتێکی زۆر زەحمەت کێشین. سەرکارەکان دەڵێن پێنجوێن تەنها خەڵکی پێنجوێن کشتتوکاڵی تێدا ناکەن لە شارە زوور تا بەشێک لە گوندەکانی ئێران لە پێنجوێن جوتیاران کشتتوکاڵ دەکەن بەڵام کە بەرهەمەکانیان پێدەگا کەسانی دەستڕۆشت و دەچنە مەرزەکان و بەرهەم بە شێوەی قاچاق هاوردە دەکەن.
هیچ فەلاح ئێستا باش نی لەبەرەوەی هەموو فەلاحی ئێستا قەرزارە ڕزقەکەی وەڵڵاهی ئەنواع نەخۆشی لێ یاوە تووشی دۆکە بووە پێگەی یعنی ئەم ساڵ نەخۆشیە کاتووە من قەت نەمدیوە لە تەماتا دۆکە ببێت وەڵڵاهی دوو دەرمانی گران بەهایشم کردووە هەتا ئێستا ئەو دۆکەش نەوەستاوە زۆربەی فەلاحەکان تەماتەکەیان بووە بە پوش بە وەڵڵاهی ساڵانە ئەگەرچی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو باش دەخاتە سەر ئەو بەرهەمانەی کە لە ناوخۆدا هەن ڕێگریان لێ دەکات بێنە ناوەوە بەڵام جوتیاران دەڵێن نووسراوەکان جێبەجێ ناکرێن دیاردەی قاچاخی لە بەرهەمە کشتوکاڵیەکان تا هەموو کەرەستەکانی دیکە لە مەرزەکاندا بەدی دەکرێت فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا پێنجوێن تراڤێرتینەکانی پاموکاڵی کە نزیکەی 20 کیلومتر لە شاری دەنوزێڵی لە باشووری ڕۆژاوە ئاوای تورکیا دوورە گەشتیا لە سەرانسەری وڵات و جیهانەوە بۆ لای خۆی ڕادەکێشێت پەیامنەریمان سەردانی ناوچەی کردووە و ئەم راپۆرتە بۆ ئامادە کردوین. Li Tirkiye Pamukkale navçeyeka bajarê Denizli'ye ye. Ev der bi siruşt û dîroka xwe herî zêde derdikeve pêş. Li vê derê tiştê herî sirinçrakeş travertenên Pamukkale'yê ne. Ev traverten an jî latên spî di nav gelek salan da bi kirêca ava germavê çêbûne. Di germa havînê da dema mirov li vê derê dinêre dibe qey her der berfa havînê ye. Di nav hin travertenan da golê biçûk jî hene. Gelek kes dikevine nav van golan û hin kes jî axa vê derê wek derman dibînin. Ev travertanan 20 kilometre ji şarê Denizli'ye durun. Yên ku tên vê derê dibînin jî matmayê dimînin. Buraya gezmeye geldik. Em ji bo gerê hatin vê derê. Pamukkale rastî bi ciwaniyeke sürüştî û dîrokî li ser me bandor veda. Ez ji vê gerê gelekî dilxweş bûm. Ji bo her kesî pêşniyar dikim bila werin vê bihiştê bibînin. Em li seyrana deryaya spî bûn lê me ev der jî meraq dikir. Baş bû ku em hatin û me ev ciwaniya bêhempa dît. Ez pir kêfxweş bûm ji vê geştê. Li her derên Tirkiye û dinyayê geştyar tên û serdana van travertenan dikin. Ji bo ku ev traverten zirar nebînin herkes pêwîst e ku bi lingê rût bimeşe. Geştyar Ömer Faruk Güzel jî li gel malbata xwe ji Ruhayê hatiye û serdana vê derê dike. Şanlıurfa'dan geliyoruz eşimle çocuk. Ez û malbata xwe ji Ruhayê hatin vê derê. Pamukkale bi rastî pir ciwan e û bandoreke efsûnî da ser me. Bi rastî li her derê welat tiştên balkêş hene lê ev der ji me re gelekî balkêş hat. Ez pêşniyar dikim hege derfeta kê hebe bila were vê derê bibîne. Travertanên Pamukkale'yê di nav keleporên UNESCO'ya da cî digire. Her sal li ser milyonekî zêdetir geştyar têne vê derê. Ev der mirov dikare bêje ku ji babeka Denizli'ye ku ji dinyayê ra vê dibe. Eyüp Demir, Dengê Amerîka, Pamukkale. Gencekî devera derbendîxan li Herêma Kurdistanê piştî derçûna zanîngehê û bêhêviya ji dîtina karekî şiyanên xwe berhev dike û dest bi karê dîkor dike. Bi riya medya civakî jî karê xwe berfirehtir dike. Raporta peyamnêrê me li Kerkûkê Ronî dide ser. دوای تەواوکردنی زانکۆ و ناومێدبوونی لە دامەزراندن جێگر ماوەی 3 ساڵە پشتی بە بەهرەکانی بەستووە و دەستی بەکاری دروستکردنی ئاگردان و دیکۆراتی خشت و تەختە کردووە. لە دوای جامیعەوە ناکرێت چاوەڕوانی تاعینات دامەزران بکەین و توانین ئەو بەهرانەی کە خۆمانەیە برەوی پێ بدەین و زیاتر بەرەو پێشی بن و چاوەڕوانی تاعیناتیشم نەکردو. یعنی هەوڵم داوە ئەو هونەرەی کە خۆمەمە زیاتر گەورەکەم لەو ڕێگەوە خزمەت بکەم و هەم ئەتوانیت ئەبێتەوە کاری داهاتێکیش و هەم خەڵکی بە ئیشەکانمان نەزانێت زیاتر ئیشەکانمان دەرەکەوێت. جێگر زۆربەی کارەکانی لە گوند و نێو ئەو باخانە ئەنجام دەدات کە هاوڵاتیان بۆ پشودان و جوانکاری دروستیان کردوون. سۆشیال میدیا و ئیشەکانمان بڵاوکردنەوەی ڕسمی ئیشەکانمان سپاس بۆخوای گەورە لە هەموو شارەکان و پەیوەندیمان پێکەن لە هەولێرەوە بۆ لە ڕانیەوە لە شارە زورەوە لە پێنجوێنەوە لە کەلارەوە لە کفریەوە لە هەمیەوە و زیاتر ئیشەکە ئەم جۆرە ئیشانە بابەتی ئاگردان و کوورەکان زیاتر بۆ باخە و بەڵام لە ئێستا خەڵک
زیاتر ئیشەکە پێشکەوتووە خەڵکەیە لە ناو شاری شایگا لە سەربان کوورە دروستەکە ئاگردان دروستەکە پیشەکەی جێگری کردوتە کەسێکی گەڕۆک نمونەی ئیشەکانی لە سۆشیال میدیا بڵاو دەکاتەوە و سۆشیال میدیای کردوتە بازاڕێک بۆ ڕاکێشانی سەرنجی خەڵکو و دەستخستنی کار خۆی ئەگەر حەزی هەبێت توانای هەبێت ئیش هەیە و ئەگەر ئیشیشی دەست نەکەوێت توانێت خۆی هونەرێک دروست بکە ئەگەر خۆی تۆ بتوانە بیرۆکەی تازە دروست بکە ئیشێکی تازە بێنەرە بوارەکەەوە خەڵک لە دەوری کۆ بێتەوە خەڵک هەوڵ بدات یعنی تۆ ئیشێک دابهێنە داهێنانێ بکە کە خەڵک سوودی لێوە بگرێ خەڵک حەزی پێ بکات تۆ ئیشەی بۆ بکەیت پشتبەستنی جێگر بەتوانە و بەهرەکانی بۆ پەیداکردنی بژێوی لە دوای تەواوکردنی زانکۆ لە کاتێکدایە بە هەزاران دەرچووی زانکۆکانی هەرێم گیرۆدەی دەست دانەمەزراندن و بێکارین دڵشادنوارە دەنگی ئەمریکا دەربەنی خان ساندیکای ئاسمانی و عێراق و کوردستان لە ئامادەکاریەکانی هەرێمی و نێونەتەوەییدا بوو بازدان بە پەرۆشۆت بۆ چەندین وەرزشوان لە دوهۆک ڕاهێنانیان ئەنجامدا. ئێکەتیە ئاسمانیە عێراقی بە هەفکاریە ئێکەتیە ئاسمانیە هەرێما کوردستانê قارەمانیا کوماریya çwarê بۆ فرۆکەوانی و هەوایی li parêzgeha Duhokê encamda bi bejdariya pazdayanên Iraqî û Herêma Kurdistanê. Ev bêjnê bitola çarê ya Cumhuriya Iraqê li vê bitolê pazde نادی آن بیشتر 15 آنات مشارکن في بطوله دا دل في بطوله سه آنا اختیار کن که ایک و دو سه و ده 5 لاعب اجي اختیار کن بو منتخب عراق دا البطوله عربي مشاركه بکرد. ورزش آسمانی به پاراشوتان لهریما کردستانه بو جارا ایک لسال 2007 لهولیر دست بگیریه. یاریت بۆ ئێمە کە تازەیە جێ خۆشحاڵیەکە ئەم ساڵە شاری دوهۆک بەم جارە فیستیڤاڵەیەکرێت و متەخەبی دیارێکرد ئینشاڵڵا ئەمە یەکەم جارە لە دوهۆک ئەو کارەکەی پێشتر لە سلێمانی و لە هەڵەبجا پێشتر ئەمەمان کردووە ئینشاڵڵا ئەمە دەستپێکی باشە بۆ دوهۆک بەگشتی بە تایبەتی بۆ هەموو کوردستان و عێراقیش. خۆی ئەم پاڵەوانەتیە لەژێر چاودێری یەکێتی ئاسمانی عێراقایە بەشداری یەکەین کە ساڵانە وجارە بەڵام بەبوونی کۆرۆنا 2 ساڵ ڕاوەسا بوو ئەم ساڵ خۆشبەختانە لە بەرەوەی بتوڵی عێراقیش و بتوڵی دووەلی عەرەبیشمان لە پێشە یانی ئاسمانی دوهۆک هەڵسا بە میوانداری بتوڵەکە ئێمە ژۆک و یانەکان کوردیەکان بەڕاستی بە گروتینێکی باشەوە خۆمان ئامادە کردو بتوانین کە پێشبڕکێی یانەکانی عێراق بکەین بۆی بتوانین کە 5 باشترین پایلۆتی عێراق هەڵبژێرین. اف قهرمانیان لسری چیای زوال پارێزگاها دوهۆکê hat dest pêkirin و bû mavê sê rojan dê berdewam bît û 5 serkeftiyên êkê dê bejdariyê et qahramaniya Erebî dakin. Selam balayî dengê Emerîka Duhok. Kurd Connection îro bi dawî hat heta roja sêşemê silavên hevkarên min Heyderkerîm û Xalid Fetah li kontrolê û li vir li stûdyo Canî Dîlan û min Salih Demîcer ji bo we her şad û bextewar bin. Bemîne xweş.